خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگویەکی تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا قسە لەسەر باسێکی گرنگ بکەین کە ساڵانە قسە و باسی لەسەر دەکرێت ئیش ڕووداوێکی گرنگی مێژوێ لە ژیانی موسڵماناندا بریتە لە ڕووداوی کۆچ. زۆر قسە لەسەر کۆچ کراوە، زۆر باسی مێژووی کۆچ کراوە و لێکەوتە و دەرهاویشتەکانی شی کراوەتەوە. بەڵام بەردەوام کۆچکردن یاخود کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 1443 ساڵ بەر لە ئەمڕۆ تاوەکو ئێستا دەرهاویشتەکانی یاخود لێکەوتەکانی بە زیندوی ماونەتەوە ئەتوانین پند و دەرسوەر بگرین لە ڕووداوەکانی کۆچ. کۆچ ڕووداوێکی ئاسایی نەبوو، هەڵهاتن نەبوو لە واقعەیە، بەڵکو ڕووداوێکی گرنگ بوو لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی جیاواز و هەروەها ڕووداوێک بوو گۆڕانکاریی گەورەی لە جیهانە هێنایەکایەوە. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر باسی کۆچی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ یەفریب کە دواترە بێتە مەدینە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک بەکر حەمەستیق نووسەر، دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی، نەجیبە لەتیف چالاکوانی بواری ژنان بەخێربێن بۆ بەرنامەی گفتوگۆ. کاک بەکر ئێمە ئەگەر بمانوێت لە قاڵبە کلاسیکیەکەی باسکردنی کۆچ دەرچین کە ساڵانە دێن قسە لەسەر کۆچەکەین، لەوانەیە من یعنی بمەوێ ئێمە قسە لەسەرەوە بکەین کۆمەڵی باس و بابەتی جیاواز بە ڕێزت بتوێت لەسەر وەسیقەی مەدینە قسە بکەی دکتۆر سەباح لەسەر بابەتی کۆچ و پەیوەندی بە ئاینەکانی ترەوە یاخود پێکەوە ژیان و نەجیبەخان ڕۆڵی ژنان لە کۆچاوە لە ڕووداوەکەدا گرنگی ئەو توێژەی ترکە توانیانە هاوکاری پیاوان. بەڵام ئەمەوێ سەرەتای بەرنامەکەم بۆەوە دەست پێ بکەم ئێمە ئەگەر لە قاڵبە تەقلیدیەکەی دەرچی بمانوێ قسە لەسەر کۆچکەین، چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم باس لەوە ئەکا کە کۆچکردن لە کۆچە لە خراپەوە بۆ باشەوە بەجێهێشتنی قۆناغێکی خراپەکاریە لە ژیانی ئینسان بە قۆناغێکی باشتر. چۆن باسی کۆچەکەین ئەگەر بە شێوەیەکی جیاوازتر ئێستا قسەی لەسەر بکەین؟ بسم الله الرحمن الرحیم. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ تاریخی هەموو ئەدیانەکان، هەموو پێغەمبەرانی خوددا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، لە ئیبراهیمەوە سەلامی خۆی لەسەر بێ هەتاکو پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام دیاردەی کۆچ دیاردەیەک بۆ لە ژیانی پێغەمبەرانە دیاردەیەکی وارد بووە. دروستە کە ینی هەر حرەکێکی سیاسی بزوتنەوەیکی سیاسیە کۆمەڵایەتی یان فکری یان ئاینی لە دنیا دروست بێ ئەگەڕێ بۆ ڕوبەر و بۆ جوگرافیایە کە تێیدا بژی، تێیدا گەشە بکات، تێیدا نەشونما بکات بە شێوازێک کە محیط و دەوروبەرەکەی کاتە خۆی بە شێوازێک دەسەڵاتی تیا دروستکای، هەیمەنەیەکی ئاینی تیا دروستکات لەو شوێنەیە. کاتێک کە دەبینێت جوگرافیایەکی سیاسی ڕێگەی ئەوی پێنادا، ڕێگەی و گەشەی پێنادا، وەکو چۆن درەختێک کاتێک کە گەورە بێت لە ژێرەوە ڕێگ و ڕشەکەی بە هەموو کون و خوشببوونی درز و دیوارەکانی ناو ژێر زەویە دەڕۆتە خوارەوە تا لە شوێنێکەوە ڕێگە بە خۆی دەکاتەوە سەرچاوێکی ئاوی دەسەکەی بۆی ئەو درەختە گەورە بێ. گەشەکردنی ئاینەکان بە شێوازێکی گشتی با بڵێن گەڕان بە دوای ئەو پانتایە جوگرافی کە تیایدا بتوانێت گەشە بکات بە فعلی هەوڵێکە بە تەدریج ڕابڕێەوە، بەڵام کۆچی تێدەکەوێت، هەندێک جار کۆچیشی تیان ئەکەوێت، بەڵام زۆربەی زۆری ژیانی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر کۆچیان تێکەوتووە. حرەکە سیاسیەکانی دنیاش کۆچ بەشێک بووە لە خەباتی سیاسیان. لەبەرەوە لە هەموو کاتێکا کە باس لە کۆچ دەکەین کۆچکردن ڕاکردن نییە لە واقعەیەک لە زمینەیەکەوە کە تیایدا دەترسی بۆ زمینێکی دیکە کە تیایدا ناترسی. ئێمە لە ژیانی پێغەمبەری خۆماندا عەلەیهی سەڵات وسەلام دوو کۆچمان هەیە، هەرچەندە هەندێک لە سیرەت نووسەکان دەڵێن کۆچی حەبەشە دوو کۆچ بووە، لە ڕاستیە کۆچەکە بەڵام بچەند قۆناغێک ڕوویاوە، زۆربەی زانایان سیرەت لەسەر ئەوەن. ئەو کۆچەی یەکەم کۆچی ترسە، ڕاستە کۆچی ڕزگارکردنی هەندێک ئەفرادی گرنگە بۆی کاتۆ لە ئەو لەناو ئەو محیتەیە بیان پارێزی تووشی زیانی جیهانی و ماڵی ئەوانە نەبوو. بەس کۆچ بوو مەدینە کۆچی دروستکردنی دەوڵەتە، کۆچی دروستکردنی کیانێک و قاوارەیەکی گەورەیە کە تیایدا مؤسسەیەک دەستگایەک دام دەستگایکی گەورە دروستکەی کە تیایدا خەڵک ئیتر گوێ لەو دەنگۆیە بگرێت، گوێ لەو واقعە بگرێت. ئیبراهیم سەلامی خۆی لەسەر بێت لە بابلەوە دەڕاتە لە ئورەوە دەڕاتە یەتە شام، لە شامەوە دەڕاتە فەلەستین ڕاتە میسر، دوایەتەوە بۆ کوێ، دوای ڕاتەوە جزیرە و نەجد. یعنی ئەمە ژیانی بۆ ژیانی خۆی چەندێک بۆ ئەوەندە کۆچی کردووە. هەموو پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر حاڵەتیان بوو. بۆیە من وا دەزانم کۆچکردن بەشێکە لە خەبات، بەشێکە لە جیهاد، بەشێکە لە تێکۆشان، بەشێکە لە دروستکردنی ئەو کیانی کە تۆ لە ناو ناخی خۆتە بیرەکەیتەوە. بۆیە دیاردەیەکە ئەگەر بڵێن پێشی کە دیاردەیەکی دینی بێ دیاردەیەکی ئینسانیە لە بنەڕەتە. ئەگەر میلەتانێک لە دنیادا بۆ لە شوێنێکەوە کە قەڵەمڕەوێکی تێدایە نەتوانن ژیانی خۆیان دەسەبەرکەن چ شوێنێکی دیکە کە تێدا بتوانن ژیانی خۆیان دەسەبەرکەن. لە شوێنێکەوە بۆ نمونە مجتەمەعی ڕەعیەکەم زەراعیەکەم بۆ لە وەرگایە گەڕاوە دەستی نەکەوتو چۆن شوێنیشکە بە کۆمەڵ کۆچی کردووە. ژیانی بەنو ئیسرائیل کە مەساحێکی گەورە لە قورئان تەرخان کراوە بۆ ژیانی ئەوان هەر هەموو یەک پارچە کۆچە، هەندێکی کۆچی ترسەوە، هەندێکی کۆچی زوڵم و هەندێکی کۆچی دیکەی، بەڵام بەگشتی دیاردەی کۆچ وکو خۆی وکو مەنزومەیەکی بڵێن حرەکەیەکی بەشەری سەیری بکەی دیاردەیەکە لە تاریخی هەموو ئەدیانەکانە هەیە و پێغەمبەری ئیسلامیش عەلەیهی سەڵات وسەلام دروستکردنی ئەو جموزوڵە لەناو ئەو جوگرافیایەدا بۆ ئەوەیە کە بەفعلی
ئەو قواری کە ناوی قواری ئیسلامە وەکو دەسەڵات وەکو دەوڵەت لە چنی ئەو کۆمەڵە درڕندەیە بیپارێزی بیخاتەنەوە عالەمێک کە تیایدا خۆی هێمنی هەبێ و دەسەڵاتی هەبێ. بەڵێ ئەم تێگەشتنە لە ئێستا ینی ئەم تێگەشتنی وەکو پێویستە وەکو ئێسا ینی خراوەتە ڕوو. خۆی زۆر جار کە باسی ئەم مەسەلەی کۆچ دەکەم لە کتێبەکانی سیرا دەخوێنمەوە، یعنی باسکردن لە نەقلبوون لە جوگرافیایەک و جوگرافیەکی دیکە، بەڵام مەفهومێکی سیاسی بیتێ، مەفهومێکی بڵین کۆمەڵایەتی گرنگی بیتێ، مەفهومێکی بڵین ئەمنی بیتێ، مەفهومێکی حتا دەرونی بیتە. دەبینی کە مەسەرەن مسلمانەکان کە کۆچ دەکەن لە مەکە و مەدینە لە هەندێکیان تووشی حاڵەتی دەرونی ناخۆشە بن بەهۆی ئەوە هەوای مەدینەوە، بەهۆی هەندێک تەلیسم و شتەوە کە لەو شارە هەیە هەست دەکەن کە زۆر ئەوەن هەندێکیان شیعر دەڵێن تا هاوار بوو وەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەویش دوعاکان بەسەر خوێنەکەم مەدینەمان لا جوان کە شیرین دیکە لە چی بۆی کەواتیا بحەوێنم. بۆیە بنوا دەزانم بەم مانایی کە بەم ماناقۆڵی کە لە هەموو ڕەهەندەکانەوە سەیری مەسەلەی کۆچکەی بە ڕای من لە یەک کەس یا نووساوێک بە تایبەتی نییە سەیری هەموو ڕەهەندەکان بکە، بەڵام چەند نووسەرێکان کە هەندێک شتیان وتووە کەوا دەتوانین بڵین هەندێکی لەوانە گۆشەنیگایەکە بۆ مەسەلەیە. بەڵێ سوپاس دکتۆر سەباح. کاک بەکر باسی ئەوەی کۆچی کرد وەکو دیاردە وێنایی کرد، کۆچ دیاردەیە لە ژیان وەکو حرەکەیەکی بەشەری ئەوە ڕوبەرێکی پانی قورئانیش باز لە کۆچی پێغەمبەرانەکەوە، کۆچی باسی بەنی ئیسرائیلەکە. جیاواز دەمەش هەر کۆچ لە ژیانی ئینسانەکە قۆناغەکانی ژیانی ئینسان پۆلێنەکرێت لە قۆناغی سەرەتایی و ڕاوشکار و کشت و کاڵ و چوزانم نیشتە جێبوون و دێتە ئاوەدانی و ئەوە هەمووی کۆچە. یعنی تایبەتمەندی کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکەوە بۆ یەثریب لە چیایە؟ چۆن یعنی ئەتوانین خاڵە بەهێزەکانی دەستنیشانکەین کە ئەم کۆچە جیاوازە لە کۆی کۆچەکانی تری بوونەوە و مرۆڤایەتی لەسەر زەویە؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، هجرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدەسێکی زۆر تایبەتە لە مێژووی مرۆڤایەتیە. یعنی مامۆستا بەکر باسی ئەوەی کرد کە هەموو پێغەمبەران یا زۆرینەی زۆری پێغەمبەران کۆچیان کردووە و کۆچ وەکو وەسفێکی مشتەرەک وایە لە بینی هەموو پێغەمبەرانە. بەڵام ئەوەی پێغەمبەری خوا تایبەتمەندی لەوایە خۆی کۆتا پێغەمبەرە، خاتەمی ئەنبیایە. کۆچەکەی ئەو هەموو معانی و چەمکەکانی کۆچ لە خۆیەگرێ، یعنی چه معنا ئیمانیەکەی، چه معنا نەفسی وجدانیەکەی، چه معنا سیاسی و تەنانەت لە کۆمەلگایەکەوە بچی بۆ کۆمەلگایەکی تر، لە کۆمەلگایەکی بازرگانیەوە چووە کۆمەلگایەکی زەراعی. اینجا ئینطلاقێک بوو داوەتەکە لەوە پێش لە چوارچێوەی مەککە و قوڕەیشا بوو، بەڵام لەوێەوە ئینطلاقەکە بۆ هۆزی تر، بۆ خەڵکی تر. ئەم هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەربازکردنی مجموعەیە سەحابە نەبوو یا دەربازکردنی پێغەمبەر نەبوو صلی الله علیه و سلم لەو پیلان و موامراتی کە دەکرا بە تەنها، بەڵکو ڕزگارکردنی خەڵکی مەدینەش بوو لەو تەفرەقە و شەڕە چەندین ساڵەی کە تایە دەژیان ئەوس و خەزرەج، و دەرکەوتنی ئاسۆیەکی تازە بوو. تەنانەت یەهودیەکان پێشەوەی کە پێغەمبەری خوا بێ بە پێغەمبەر و هیجرەت بکا بۆ مەدینە، هەمیشە کە کەوتنە نیزاع لەگەڵ خەڵکی مەدینەیە، لەگەڵ عەرەبەکانی مەدینە ئەوس و خەزرەجا، ئەویان ئەیانوت بەیەنێکی تر پێغەمبەرێک دێت ئێمە ئیمانی پێێنین و ئەو کاتێ ئێمە زاڵە بین بەسەرەوەیە. کاتێک کە پێغەمبەر هیجرەتەکە مەسەلەکە بێ بە حەقیقەت و واقعیەتێک، تەماشاکە یەهود ژمارەیەکی کەمیان نەبێت کە ئیمانەهێنن، پاشگەزە بنەوە لەو قسانی خۆیان و ئەکەونە دوژمنایەتی ئەم پێغەمبەرە بە پێچەوانەوە ئەوس و خەزرەج ئەبن بەلایەنگر و ئەبن بە شورای بەرگری و داکۆکیکردن لەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم. لە لایەکی ترەوە ئێستا کە ئێمە سێری لەو کاتا لێرەوە کە سێری کۆچەکەین، جیاوازە لەو کاتا کە حەدەسەکە ڕوویاوە، لەو کاتا کە حەدەسەکە ڕووەدا واقعێکی تازە دروستە بێ، بەڵام لێرەوە کە سەیری کۆچەکەین تەماشاکەین ئەبێ بە دەستپێکی حەزارەتێک، ئەبێ بە دەستپێکی قۆناغێکی نوێ لە مێژووی مرۆڤایەتیە، چونکە خاڵێکی وەرچەرخان دروستە بێ. عەرەب لە حاڵەتی هۆز و تیرە و عەشیرەتی بە یەکاچووی دژ بە یەک دێتە دەرەوە، ئەبێ بە خەڵگری پەیام، بەم هەڵگری پەیامە نەواتی ئومەتێ دروستەکە. ئەم ئومەتە دوای بێ بە ئومەتێکی لا شەرقی لا غەربیە، بێ بە ئومەتێک هەموو زمان و قەومیات و خەڵکە جیاوازەکان لەژێر ئاڵاکەیە کۆ دەبنەوە. بۆیە لێرەوە کە سەیری کۆچەکەین بۆعدێکی حەزاری وەرەگرێ، بۆعدێکی مێژووی وەرەگرێ.
ئەبێ بە بوعدێکی فەلسەفی یعنی تحول کە لە ژیانی میلەتێکە ڕوئەدا لە ژیانی خەڵکێکە بۆقعەیەکی جوغرافیا ڕوەدا ئەو تحولە یەک ڕەهەند و دوو ڕەهەند و سێ ڕەهەندی نیە چەند ڕەهەندێکی هەیە یەکێ لە ڕەهەندەکانی ڕەهەندە سیاسیەکەیەتی دروستبوونی دەوڵەتێک کە لەناو قەومێکە کە پێشینەی دەوڵەتیان نەبووە هەندێ میر و مەلیکی پێش ئیسلام هەبووە کە لە سنوورێکی زۆر دیاریکراوە حکمیان کردووە بەڵام ئەو سەردەمەی کە ئیسلامی تیا هاتووە شتێکمان نییە بە ناوی مەملەکەتی عەرەب یا پاشایەکی عەرەبی دەسەڵاتێکی عەرەبی هەندێک میرنشین هەبووە لە حەواشی و پەراوێزەکانی جەزیرەی عەرەبیە کە لەژێر سوڵتەی فارسەکانە بوو بنیان ڕۆمەکانە ئەمە مێژوو نایان خوێنێتەوە بۆ چونکە هەڵگیری پەیام نەبوون هیجرەت واتە لە دایکبوونی دەوڵەتێک بە پەیامێکی ئینسانی بە پەیامێک کە تەجاوزی جوغرافیاکە تەجاوزی بیرکردنەوە سەرەتایی و بەراییەکانەکە بۆیە کە لێرەوە سەیریەکەین بەڕاستی معنایەکی زۆر مهمی هەیە وە کاتێکیش پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە پێغەمبەری خوا بە چاوێکی زۆر دووربینەوە ئەم حرەکەتەی ئەنجامدا یعنی تەئیدی خوا لەگەڵی بووە و ئەو ئەم هیجرەتی کرۆ بە مەدرسەیەک کە مەدرسەیەکە دوای ئومەتی لەسەر دروستەکە جیهادی لەسەر دروستەکە دام و دەستگای لەسەر دروستەکە برایەتی و پێکەوەبوون و پێکەوە ژیانی لەسەر دروستەکە بۆیە لەو ڕوانگەوە دەلالەتێکی زۆری هەیە هیجرەتێک نییە وەکو هیجرەتی پێغەمبەرانی پێشوو کە تەنها حاڵەتێکی وەکو بڵێ سروشتی بەشەریە گەشتێکی بەشەریە ئەمە گەشتێکی حەزاریە گەشتێکە کە دەوڵەتی لەسەر دروستە بێ ئومەتی لەسەر دروستە بێ و سەر لە نوێ ماناکردنەوەی چەمکەکانە چونکە لەوە پێش تەماشاکەین شتێکمانێ ناو عەرەبە بە ناوی تەشریع ئەوەی کە هەبووە عورفێک بووە عورفی قەبیلە بووە کە حکمی کردوون بەڵام لەمەولا تەماشاکەی نیزام هەیە تەشریعات هەیە لێپرسینەوە هەیە نظامی مالی هەیە زەکات هەیە جیزیە هەیە جەیش هەیە دیوان هەیە و دواییش حەزەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەوێ ئەم هیجرەتەیە کا بە دەستپێکی تاریخ یعنی لەوە پێش عەرەب لە پەراوێز و لە دەرەوەی تاریخە ئەژیا بەڵام بەم هیجرەتە چووە ناو سولب و متنی تاریخەوە سپاس دکتۆر نەجی بەخان دکتۆر سەباح باسی خاڵێکی گرنگی کرد باسی دەستپێکی حەزارەیەکی نوێی کرد کە خاوەنی پەیام بووە جیاواز لە ئاینەکانی تر و جیاواز لە کۆچەکانی تر کە خصوصیەتێکی هەیە تایبەتمەندێکی هەیە لە ڕووداوێکی گەورەی ناو مێژووی موسڵماناندا ئەکرێ بڵێن یعنی ئافرەتان یاخود بڵێن ژنان چکە ئەم باس و بابەتانە کەمتر بۆ خۆی ئافرەتان باسی لێەوە ئەکەن وە ڕۆڵی ژنانیش باسەکرێ یعنی ژنان توانیان چ ڕۆڵێک بینن لە دانانی بەردی بناغی ئەو شارستانیەتە کە 1443 ساڵ بەر لە ئێستا بەهۆی ڕووداوێکەوە ڕووداوێکی گرنگ لە شوێنێکی جوگرافیەوە بۆ شوێنێکی تر دروست بوو بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام لەبەرەوەی بۆ بەشەریەت هاتۆ بۆ سەرجەم بەشەریەت بە هەردوو ڕەگەزەوە و ئەو ئەحکام و تەشریعانە لە ئەمر و لە نەهی و لە هەر حکومێکی ترکە هاتۆتە خوارۆ وەکو یەک بۆ هەردوو ڕەگەز هاتۆ ینی بۆ مرۆڤ هاتۆ بە ژن و پیاوە جاکاتێک کە ئەحکامەکان لەسەر ئەو ئەساسە دابەزی بێ و ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هەردوو ڕەگەز هات بێ بێگومان ئەبێ هەردووکیان بەشدار بن لە دەست پێکردنی ئەو حەزارەتەوە لەو ڕووداوە گرنگانە کە دێتە پێشەوە ئەبێ ژنانی ژۆک و پیاوان پشکیان هەبێ و بەشدار بن لێ و هەر بە فعلیش بووە بۆ ینی ئافرەتان لە کاتی هاتنە خوارەوەی پەیامەکە شان بەشانی پیاوان دەستیاندا ئەم هەڵگرتنی ئەم پەیامە پیرۆزە واتە لە بنچینەوە یعنی هەر لە ئەساسەوە لە بنچینەوە حتا تەنانەت ئەوە معلومی جەنابتان و لای هەموو موسڵمانێک یعنی ئەوە شاراوانە کە یەکەم کەس کە بڕوای بە ئاینەکە هێنا ئافرەت بوو کە ئەویش دایکمان خات و خەدیجە بۆ ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ یعنی نەکەر بڕوای پێێنە یعنی شانیدا ژێر ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر گەورە و گران لەو کاتەیە کە شتێکی تازە بوو ینی شانی داژێری شان بە شانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشدار بوو هەم لە بڵاوکردنەوەی ئاین هەم لە هاتنە ناو ئاینەکە و هەم لە هەڵگرتنی پەیامەکان و بڵاوکردنەوەشی چکە دوو ڕووداوی گرنگ ینی هەبوو لە سەردەمی مەکیە ئەویژێکیان بەیعەت بوو
کە بەیعەد یعنی هاتنە ناو ئاینەکە هەڵگرتنی پەیامەکە و هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتیانە ئەو دەرەنجامانی کە لە نەتیجەی وەرگرتنی ئاینەکەەوە هەمومان نزانین ینی کە مسلمانان کاتێکە هاتنە ناو ئاینەکەەوە ڕوبەڕووی چ ئازار و ئەشکەنجە و چ ناڕەحەتیەکە بوونەوە یعنی ئەمە خۆی هەر هاتنە ناو ئاینەکە خۆی بۆ خۆی ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەی خستوەتە سەرشانی ئەو کەسانی کە هەڵیان گرتووە لە هەمان کاتا ئەبینین ینی بڵاوکردنەوەی ئاینەکەش تەنها ئەوەندە بەز نەبووە کە مەسەلەن ئەوان بخۆیان هاتوونەتە ناو ئاینەکەەوە و قوبولیان کردووە وەکو مسلمانێ وەکو تاکێکی مسلمان هەوڵیان داوە بۆ بڵاوکردنەوەی ئاینەکە لە پێناوی گەیاندنی ئاینەکەش بە کەسانی تر بەڕاستی ئەمەش هەر ناڕەحەتی و مەشەقەتێکی زۆری تیا بووە بەڵام ئەبینین کە کاتێک مێژووە خوێنینەوە کە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوێنینەوە مێژووی ئیسلامە خوێنینەوە ئافرەتان دیارن یعنی پێگەیان دیارە شوێنیان دیارە بەوەی کە چۆن هەوڵیان داوە هەم لە وەرگرتنی ئاینەکەەوە هەم لە گەیاندن و لە بڵاوکردنەوەی ڕۆڵ و بەرپرسیارەتێکی گەورەیان هەبووە بۆیە ینی هەر لە بیدایەتەوە ئافرەتان ئەو ڕۆڵیان هەبووە دوای ئەوە ئەگەر بینە سەرباسی کۆچکە وەکوتم ڕووداوی دووهەم کۆچکردنە کە کۆچیش بەڕاستی ینی حاڵەتێکی کتوپڕ نەبووە شتێکی لە ناکاو نەبووە بڕیارێکی ینی بە شێوازێک بێ کە کتوپڕ هات بێتنە سەر ئەوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیار بدا بە کۆچکردن بەو شێوازە نەبووە بەڵکو پلانی بۆ دانراوە و بەرنامەی چڕوپڕی بۆ دانراوە هەر لە بیدایەتی بەرنامەکەەوە ئافرەتان بەشدار بوون لەگەڵیا ئەگەر بینە سەر ئەوە کە چۆن یعنی ژنان بەشداریان کرد بەشداریەکە بەو شێوازە منابینی بەر لە کۆچ دوو بەیعەمانەیە بەیعەی عەقەبەی یەکەم و دووەم وانە ینی ئەمانە چۆن ژنان هاتنە پێشەوە بەشداریانگە چۆن توانیان چۆن لە شان بەشانی پیاوان ڕۆڵ ببینن بۆ ئەوەی ئەوانش ئەو ڕووداوە گەورە مێژوویە کە چاوەڕوان ئەکرا ڕوو بدا و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی پێکرا بوو یعنی چۆن ژنان توانیان ڕۆڵیان هەبێت لە هاوسەنگکردنەوەیان وەکو ئەوەی کە پیاوان لە ناو ڕووداوەکە ڕووبەرێکی فراوانیانە بوو ژنانی بوونیانە بێ بەڵێ وەکو ئاماژەمان پێیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرنامەی بۆ دانا بەرنامەکە چۆن بوو بۆ نمونە ینی لە دەرگای زۆر شوێنیدا بۆی کە زەمینەیەکی لەبەر بدۆزێتەوە بۆ گەشەکردن و دەستپێکردنی ئەو پەیامەی کە پێی بۆی هاتووە و وەکو جەنابی کاکتۆر ئاماژەی پێیا بۆ دەستپێکردنی ئەو حەزارەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەوڵیدا زەمینە سازی یعنی زەمینەیەکی بۆ لەباری بۆ بڕەخسێنێ ئەم زەمینەیەش بەچی بوو بۆ نمونە لە دەرگای زۆربەی هۆزەکانیەدا لە شوێنەکان مەسەلەن مفاتەحەیەکردن بۆی کە بزانێ ینی کۆ گونجاوە بۆ ئەوەی کە پەیامەکەی تیا بچەسپێنێ و دەوڵەتەکەی تیا بچەسپێنێ یعنی هەموو ئەزانین کە زۆربەی شوێنەکان و زۆربەی هۆز و قەبیلەکان ڕەتیان کردەوە داواکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەتا لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە مەوسیمی حەجات چوو قسەی لەگەڵ خەڵکی مەدینە کرد کە ئەو کاتە یەسریب ینی شاری یەسریب بوو کە قسەی لەگەڵکردن و دواندنی و بەڵێنیان پێدا بەوەی کە ئەمان بگەڕێنەوە لای هۆزەکەی خۆیان و لای دانیشتوانی شارەکەی خۆیان ئەم پەیامە بگەیەنن و بزانن چۆن ئەتوانن زەمینە سازی بۆ بکەن ئەوە بوو بۆ ساڵی دووهەم کە هاتنەوە هەمان وەفد ئەم جارە بە زیاترەوە بۆ نمونە مثلا 73 کەس کە ئاماژەی پێدرێ دوو لەگەڵ دوو ئافرەتە ئەم جارە ئافرەتیان لەگەڵایە هاتنی ئەم ئافرەتانە بەڕاستی خۆی مەهامێکی گەورەیە یعنی تەشیرێکی گەورەیە بۆی کە مثل ئافرەتان توانیویانە لەو سەردەمەیە کە هەمومان نەزانین ئافرەت عنی ڕۆڵێکی نەبووە مەسەلەن ناو پێگەیەکی دیاریکراوی نەبووە بەڵام ئافرەتان هاتن لە بەیعەی عەقەبەی دووهەما بەشداریان کرد کە بەیعەکەش دوای ناونرا بە بەیعەی نیسا یعنی بەشداریکردنی ئەم ئافرەتانە مانا و مەدلولی زۆر گەورەی هەبوو بۆ تەنانەت کە لە سیرەیە هاتووە بە شەو ئەچون بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی کە دینە تازەکەیان تێبگەێنێ لەبەر لە ترسەوەی کە قوڕیش پێی نەزانێ و هەوڵەکانیان هەڵنەوەشێنێتەوە کاتێک بە شەوە چوون یعنی تەنانەت باز لەوا کرێت کە زۆر تاریک بووە یعنی وەزعێکی زۆر ناڕەحەت بەڵام ئافرەتیان لەگەڵا بۆ چوون بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو بوو لە بەیعەی عەقەبەی دووهەما بەیعەیان پێداوە بەڵێنیاندا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پشتگیری دەوڵەتەکەی بکەن و کاتێک ئەگەڕێنەوە زەمینە سازی تەواو بکەن بۆ هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دواتر دێنەوە تەواویەکەینەوە چمەوە لای کاک بەکر
کاک بەکرد یعنی کۆمەڵی دەستکەوتی گرنگی تیا بوو کۆژێکێ لەوانە ئەوەی کە بە زمانی بڵین پێشووتر پێوترا سەحیفە دوای وەسیقە بوو وەسیقەی مەدینە وانە وەسیقەی مەدینە ئەکرێ بڵێن یعنی کۆمەڵی خاڵی گرنگی لە خۆ گرت بوو لەوانەیە نازانم تا ئێستا ئەوە جیاوازە لە نێوانی ئەوانەی کە تو مێژ و نووسەکان هەندێڵەن 46 هەندێڵەن 50 هەندێڵەن 52 بند بووە بەڵام وابزانام شێوازە باوەکەی کە زۆر بەردەچە 46 بەندەکانی دەستوری مەدینە ئەکرێ بڵین ئەمە ئەگە خوێندنەوەی یاس تێڕوانیکی بۆ بکەین لە ڕاهەندێکی قانونی و بەعدێکی قانونی کە بۆ ئەو قۆناغەوەکو دکتۆر سەباح باسی کرد کە اینجا جاران یعنی عقلی عەرەب و هۆز و قەبائیل یعنی حکومیە کرد و تەشریع و بەڵام دوجار تەشریعێکی دیسپلین کرا و ڕێکخرا و هاتەکایەوە چۆن لەناو ئەم وەسیقەیە جێی بوویەوە يعني خۆی دروستە پێکاتی و کاتی دەوڵەتی بڵین کۆمەلگای مەدینە و کۆمەلگای جزیری عەرەبی بەگشتی کۆمەلگایکی خێڵەکی بۆ میرەکان و خێسەر و خێڵەکان بڕیاردەری هەموو شتێ بوون یعنی کەینی ئیسلام هەر لە ڕاستی ئەمانی نەسڕیەوە بەس ئەمانی ڕێخستەوە جارێکی کە یعنی باڵین نەهاتوە خەڵ بسرێتەوە نەهاتوە مەسەر نەتەوەیەک بسرێتەوە نەهاتوە بڵین دەسەڵاتێکی دیاری کرا و لە کاپێکهاتێکی قەدیم دروستی کرد وەکو خێڵ وەکو ئوسرەوەوانە بیسرێتەوە هات جارێکی کە ڕێکی خستەوە یعنی بەشێکی گرنگ لەو سەحیفەیە باز لە ڕێخستنی ڕۆڵی ئەو خێڵانەکە خێڵەکانیش لەبەرێکەوە ئەمیریان هەبووە و پێکهاتێکی گرنگ و ڕێگوڵیشەدا کوتراوی ناو کۆمەلگای و کاتە بوون پێیان خۆش بکە ڕۆڵێکیان هەبێ و فێران ڕۆڵەکەشان ئەو بکە ڕێز گیراوە لەو تەحالوفاتانی کە ئەوان هەیەن بۆ لەگەڵ خەڵکانێکی دیکە يعني ئەو تەحالوفەی ئێوە لەگەڵ فڵانە خێڵ تەحالوفێکی محتەرەمە بە مەرجێ دژەوانە نەبێ لەگەڵ ئەم ئیتیفاقی کە ئێمەی بەسین لێرە ئەو خوێنەی کە ڕژاوە چۆن حەقەکەی ئەەکەنەوە چۆن بڵین خوێن بایەکەی ئێن بە هەمان شێوە ئێمە هاوبەش یەکتری بین لەو مەسەلەیە ئەم تەحالوفاتانی کە خەڵەکان لەبین یەکتریا هەیەن بۆ تەحالوفاتی ئیجابی و باشبوون سەحیفەکە اعترافی پێکردو خۆی ئەمە بەشێکە لە ڕوانینێکی واقعیانی ورد و ژیرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەو زمینەی کە هەبووە تۆ کاتێک تەعامل لەگەڵ کۆمەڵێک منزومێکی ئاوە خێڵێکی لێک پرژاوی ئاڵۆزی بە ڕێگوڵیشەدا کوتراوەکەیت ئەبێ ڕۆڵێکی بێت وەکو چۆن لە فەتحی مەکە ڕۆڵێکیە بە ماڵی ئەبوو سوفیان هەرچەندە ئەبوو سوفیان و کاتە لە موقعی زەعیفە و بەڵام ئەو سوفیان بڵێن درێژکراوەی کۆمەڵێک مەفاهیمی خەڵکی کۆن بوو دەبوایە ڕێزێکی لێ بگیرا بۆیکەوە ئەو مانایە ڕۆڵێکی هەبێت دەورێکی بەڵام دەورەکەی نابێت دەورێکی مطلق بێت دەبێت دەورێک بێت کە لەناو سەحیفەی مەدینەیە بەپێی ئەو دیسیپلین کراوە تازەیەک جێگەی بێتەوە خاڵێکی دیکەیان پێکهاتی دووهەم کە لە مەکەیان نەبوو لە مەدینەیە هەبوو پێکهاتی ئاهلی کتاب بوون بەتایبەتی جوولەکە لە مەکەیە هەبووە لە مەسیحیش لە مەکەیە هەبوون بەڵام وەکو جالیات نەبوون وەکو ماڵ و تاکوتەرە هەبوون ماڵی دیار بوون مثل ماڵی ئیبن هەیبان کاتونە مەکە لە مەکە بوون ماڵێکی دیار بوون و بنەماڵە بوون بەڵام پێکهاتی جالیەیی بە قووەت کە پێوتر کە کاتی خۆی خێڵی مثل بەنو قەینوقاع خێڵێکی ئەوانە بەو تەشکیلەی کە پێوتە تەشکیلێکی خێڵێکی منەظەمی ڕێکخراو لە مەکانەوە بەس لە مەدینە هەبوو ئەبێ ئەمە گرنگی پێ تەواوی پێ بدرێ حسابی بۆ دووشت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ خێڵەکانی جوولەکە حسابە دینیەکە بۆ ئەدات دینیەکەی کە ئەوان ئەهلی کتابن و خیتابی تایبەتی لەگەڵ ئەوانە هەیە لەگەڵ خیتابە خێڵێکەکە بۆ ئەوانش خێڵ بوون لە بنەڕەتە خێڵەکانی ناو مەدینە بە عموم تەنها ئەو سێ خێڵە نەبوون کۆمەڵێک جوولەکەی پەرتەوازە هەبوون بەناو ماڵەکانی مەدینە جا پەرشوبڕا بوونەوە سەر بۆ خێڵان نەبوون لە ڕاستیە دوای دەرکردنی ئاخر جوولەکەش لە مەدینەیە ئەو خێڵان هەرمانە ئەو چەند تاکوتەرای هەرمانەوە بەڵام قسەکە لێرە لەدەر سەرەوەی ئەوان ڕۆڵێکیان پێدرا بەشە خێڵەکەیان بۆ پاراست بەشە بڵێن دینەکەشیان خراە سەر ئەساسێک کە ئەوان دەبێت لەگەڵ موسڵمانەکانە یەک دەست بن و هاوکاری یەکتری بکەن لە بژاردننی خوێنەکانە و هاوکاری یەکتری بکەن نەهێڵن شاری مەدینە تووشی هیچ جۆرە هەرسێبی جۆرە شاڵاوێک بێ هەر هێرشەکرای سەر مەدینە دەبێت بە یەکەوە دیفاع یعنی ئیتفاقێکی ئەمنی بوو لەگەڵەوانە دینی خێڵێکی هاوکاتی ئەمنی بوو هەتا تەنها دیفاعێکی تەنها بازرگانیش بوو پێوتن ئێوە بۆتان هەیە ئیتفاقاتی خۆتان لەگەڵ خەڵکانێکی دیکە بکەن بەس نابێ پەنای خەڵکی مەسەلەن بۆ نمونە قوڕیش بن بێتە ناو مەدینەوە بیپارێزن بێت هجوم بێتە سەر ئەو شارە ئەم ئیتفاقێکی ئەخلاقی دینی ئابووری هەر ناوێکی لێنەی بەڵام ئیتفاقێکی تۆکمە بوو لەگەڵەمانە بەستی هاوکاتیش لەگەڵ موسڵمانەکان بینی خۆشیان پێشتر بەرایی دروست کرده بوو بۆیە مۆرادزان سەحیفەی مەدینە هەرچەندە تەعنیلی ئەدرێ هەرچەندە هەندێک دەڵێن ئەمە پیاوەکانی بەم شێوازەیە و سەندەکەی بەم شێوازەیە لە کۆمەڵێک ڕیوایەتی سیرەت ناسانەوە هاتوون فرمودەناسەکانیش قسەیان لەسەر کردووە بە مەجموعی هەمووی ئەو قەناعەت ڕاستەقینەمان پێ دەڵێ کە ئەم بەندانە بەندی ڕاستەقینەوە هەبوون ژمارەکەیان 46 بە یا 62 هەر ژمارەی دیکە بێ لە 46ەکە ئەو بەندە ئەساسیانی کە پەیوەندیان بە پێکەوە گرێدانی دەسەڵاتی تازەی مەدینە و منزومەیەکی یاسایی دەستوری لەو کاتێکە هەبووە پێکهاتێکی تێروتاو و کامل بوون دەزانم کلێنی یاسایی لە ئیتفاقەکەیانی کلێنی سیاسیشی تێدانی ویستم ئەوە پرسم یعنی ئایا ئەمە ئەکرێ یعنی حسابی چۆنەڵی
بچێتە ناو قانونیەکان وکو قانون چکە خۆتە زانانی پێشتر یاسامانە بووە لە شارستانی کۆنەکاندا یاسای حاموڕابی هەیە یاساکانی ڕۆمانی کۆنەیە دەوڵەتی شارستانی یۆنانیە بوو دۆڵی نیل هەبوو چوزانم وڵاتی نێوان دووڕەبارە بوو ئەمانە کۆمەڵە قوانین و شتی خۆیان هەبوو ئایا بۆ خۆی ئەمەش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵە حەزارەت لە پێش خۆیەوە هەبوو تەنهی حەزارەتی فارسە بوو ڕۆمی بێزەنتیە بوو یعنی ئیسفادەی لەوانە نەکرد ئەمە یعنی یەکێک نەبوو لە موعجیزە گرنگەکان کە یعنی ئەوەی کاتە ئەو توانی ئەوە دابنێ بە عەقڵ و سەلیقە و یعنی ئەوەی کە سەیری صحیفەی مەدینە کە هەستەکات لە دەروی هیچ شوێنێکی بە دەروی مەدینەوە نییە هیچ پەیوەندیەکی بە دەروی جەزیرەی عەرەبەوە نییە ئەمە تەنها عەقڵێکی ناو دوورگەی عەرەب ئەم شتەی داناوە ئەمرێکی واقع ئەم واقعەکە و فەرز بووە و واقعەکەش بەڕاستی واقعەکە بەس ئەحکامەکانی ناو صحیفە ئەحکامی ئینسانی زۆر گەورەن یعنی ئەو اتفاقیەتانی کە هەبوون ئێستاکە لەناو تۆ اتفاقی جنێڤ هەندێکی ئەبینی لە دەستوری لە وڵاتەکانی دنیا هەندێکی دەبینی لە اتفاقیەتی سەلما هەندێکی لەوانە دەبینی بۆ ئەم عەقڵێتە گەورەی کە تەجاوزی جوگرافیەکانی زەمەن و مەکانی کردو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم دەربەڵگەی لەسەرویکەوە کە ئەم زاتێکی ئینسانیکی طبیعی نەبووە بەڵکو زاتێکی نەبەوی گەورە بوو زۆر بینینی بۆ دنیا بینینێکی زۆر دووراوێش بووە. بەڵێ دکتۆر سەباح زۆر جار یعنی باسە تەعایش و پێکەوە ژیانەکرێەوە نەقدی تەنانە ئیسلامەکرێەوە نەقدی دوجار تەنانە پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەکرێ کە لە کۆتایەکە جوولەکەکان پەیمانەشکێنن لەناو مەدینە کە پەیمانەکە ئەشکێنن چۆن ڕوبەڕویانە بێتەوە ئایا ئێمە ئەگەر سەیری ئەو بەندانە بکەین هەندێک لەو بەندانەی تایە ینی ڕۆژەڵات ناسێکی ئەڵمانیەڵێ ئەم بەندانە یعنی لە سەرونیوە بە زیادیەوە بۆ پێکەوە ژیان بۆ لەگەڵ ئاین و پێکاتەکانی ترە یعنی ئەگەر قسە لەسەر پێکەوە ژیان بکرێت لە ناو مەدینە لەلایەن پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەو سیستەمەی کە داینابوو ئەو وەسیقەی کە دەری کرد بوو ئەکرێ ئێمە ئێستا لە زەمانێکی گۆڕاوی نوێدا لە ئێستا چۆن قسەی لەسەر بکەین کە زۆر ئەو یەکێکە لە ئیشکالەکانی نێوان پێکاتەکانی ئاینەکان و پێکەوە ژیانی ئاینەکان. قورئان بۆ خۆی گەورەترین یا بڵێن محکەمترین سەنەدی پێکەوە ژیانە چونکە ئەگەر دیراسی قورئان بکەین اینجا بێنەوە سەر دیراسی سونەت و سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان دەرەکەوێت ئاینی ئیسلام سەباق یعنی پێشی ئاینەکانی تر کەوتووە لە چەمکی پێکەوە ژیان و لە هەنگاونانی عەمەلی بووی هەر لە قورئان بۆ خۆی دەیان ئاەتمانەی باسی ئەهلی کتابەکە باسی هەموو دۆخەکانی مامەڵەکردن لەگەڵ ئەهلی کتابەکە کاتێ لەگەڵیان ئەجەنگی کاتێ لەگەڵیانەکەویتە گفتوگۆ کاتێ لەگەڵیانە ژیت مامەڵەیان لەگەڵەکەیت ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن أمجا قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء يعني خاڵی هاوبەش کەلیمەی سەوا يعني ڕووبەری هاوبەش مەجای هاوبەش بواری هاوبەش بۆ پێکەوە کارکردن ئەسڵ حکمەتی ئەم هەموو باسی بەنی ئیسرائیلەکە باسی یوسفەکە باسی عیسە بنی مەریەمەکە باسی سوورەتێکە بەناوی سوورەی مەریەم سوورەی ئیسرا لە یەکێ لە ناوەکانی سوورەی بەنی ئیسرائیلە باسی پێشینان یعنی ئەو سەردە تاریخیەی حرەکەتی تاریخی حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ و ئەو قۆناغە مێژوویانەی کە بەسەر بەنی ئیسرائیلە هاتووە داود و سولەیمان و مەملەکەت و دەسەڵاتی ئەوان و اینجا کە ئەڵێ وەرە تەحاکوم بکەین فەرمێ ئەگەر ئەهلی تەورات ئەهلی تەوراتن با حکم بە تەورات بکەن با ئەهلی ئینجیل حکم بە ئینجیل بکەن لە قورئانە بەعام ئێمە ڕەگەزەکانی پێکەوە ژیانێکی عەقلانی نەک عاتیفی عەقلانی کە دنیای هەمومانە دنیای دینێکی تایبەت نییە دنیای مەزەبێکی تایبەت نییە دنیای تێگەشتێکی تایبەت نییە و پێکەوە ژیانێکی بەرژەوەند ئامێز ینی پارێزگاری لە بەرژەوەندی یەکتر یعنی وەکو لەسەر موسڵمان زەکات دانراوە لەسەر ئەهلی کتابی جیزیە دانراوە ینی بەشدارن لە تەنمیەی اقتصادیە وڵاتەیە ئەو شوێنەیە حتا لە ڕووی نەفسیشەوە کە باسیەکە بەس ومن أهل الكتاب من أن تأمنه بقنطار يؤدي إليك نفسيا مسلمان تێگەێنێ ئەڵێ لە ناوەلی کتابە کەسانێکە ئەگەر پارێکی زۆریشی بیتێ بە سپاردە بێ وەدیعە بێ لە لای هەمووی تەداتەوە خەڵکی تریشێ لا يؤدي هەیەوان نایە يعني مثلا نفسيا مسلمانان پەروەردەیەکە قورئان کە تۆ بێت تعامل کەی لەگەڵ ئەهلی کتابە خەڵکی ترە
ئەوانە حقیقەت و واقعیەتێکە بوونیان هەیە دینیان هەیە کتێبیان هەیە پێغەمبەری خۆیانیان هەیە توراس و تەقالید و بیرکردنەوەی تایبەتی خۆیانیان هەیە تۆ بێت جوانترین شێوە حتا تۆ ئەبێ مامەڵەیەکی زۆر ئینسانیان لەگەڵا بکەین جارێکیان کە ظاهری ڕووداوێکی دزی ڕووەدا ظاهری ئەدیلە دژی یەهودیەکەیە بەڵام باتنی دەلیلەکە لە قازانجایەتی پێغەمبەری خوا کە سەیری ظاهیرەکە ئەوێ حکمەکە بە یەهودیەکە محکوم کە ئایا دێتە خوار و تەداخولەکە یعنی ئەفەرمێ وەلا تەکون للخائینینە خەصیمە لە پێناوی مەبە بە یارمەتیدەری خائینەکان حتا جاری وایە کابرا موسڵمانە پابەند نابێ بە عقود و بە گرێبەستەکانی لەولاوە یەهودیە ئەهلی کتابێ پابەندە بە گرێبەستەکانی قازی موسڵمانە بێ لەنگری حەق بێ بیر لەوە نکاتەوە ئەمە هاودینی خۆیەتی پاسایی وەبێنێتەوە یا پشگیری بکە ئەمە ڕگەزی پێکەوە ژیانە یعنی نابێ غەدر لە ئەبێ و کەسێک ئەفەرمێ وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى يعني کابرای بەرامبەر ئەگەر مامەڵەی لەگەڵاکەی مامەڵەیەکی ئینسانی عەدالەت ئامیز دادگەرانە ئەبێ لەگەڵ تەرەفا بەرابەر مامەڵە بکەیت بۆیە من پێم وایە قورئان بۆ خۆی ئەنجا سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سیرەتی ئەو کە زۆربەی سیرە نووسەکان ڕەنگە ئەم لایەنیان ئیهمال کردبێ بەڵام لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کتێبەکانی سونەتە لە صحیحی بوخاری و مسلمە لە سونەنی ئەبو داود و ترمذی و نەسائیە ابن ماجەیە لە موسنەد ئیمامی ئەحمەد و موەطەی ئیمامی مالیکە لە کتێبە معتەبەرەکانی حەدیثە بینیت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن مامەڵەی لەگەڵ یەهودیەکان کردووە چۆن تەنانەت مقابلەی کردوون بالحوسنە بەڵام کەیەتە بوارێک کە مەسلەی نظامی عام تێک بچێ ئەمنیەتی گشتی تێک بچێ ئەوان پەیمانەشکێنن معامەرەیەکەن لەگەڵ قوڕەیشەکانە یا ئەیانەوێ ئەو سیستمەی کە لە سەحیفەی مەدینە پایەڕێزی بۆ کراوە داڕێژراوە تێک بچێ لەوای پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ سازشێ لەسەر حەق ناکە بەڵکو ئیجلای جوولەکە و یەهودیەکانەکە دەریانەکە لە شاری مەدینە و لە مەسلەی بەنی قوڕەیزەشا کە دیارە لە تاریخا زۆر گەورە کراوە حەجمێکی زۆر زیاتر لە خۆی پێدراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ ئەڵێ ئەدەی خۆتان کێ ئەکەن بە حەکەم ئەی یەهودی بەنی قوڕەیزە کێتان بەدڵە بە حەکەم بێ لە بینی ئێمە و ئێوەیە ئێوە ئەمە پیلانەکەتانە سعدی کوڕی معاذ بێ بە حەکەم ئەوان خۆیان اختیاریەکەن لەوێشە تەماشاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێت ئەوانەی کە ڕؤوسی کوفرن ڕؤوسی هەڵوەشانەوە و نەقزی مەوزوعەکان ڕؤوسی یەهودن ئەوانە بە حکمی سعدی کوڕی معاذ محکەمەیانەکە و بڕیاریان لەسەرەدا بەڵام باقی یەهودیەکان و خۆیانە مێنەوە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ وەفاتەکە دیرعەکەی ڕەهن بۆ لای یەهودیەک یعنی بارمتە بۆ لای معناوێ معاملەی لەگەڵ کردو قەرزی لەگەڵ کردو نەک تەنها یەهودی حتا بتپەرستێکیش ئەگەر محارب نەبوو بێ شمشێری هەڵنەگرت بێ دژی بەم کیانە ئیسلامیە محفوظ بووە و تەنانەت چاکەشی لەگەڵ کراوە بۆیە تەماشاکەی پێش سولحی حودەیبیە پێش فەتحی مەکە دوای سولحی حودەیبیە و پێش فەتحی مەکە لەو مەسافەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ مجموعەیە لە مشرکینیشا هاوپەیمانە بێ کە قوضاعیان پێوترێ قوڕەیشەکان لەگەڵ مجموعەیەکی ترە ئەلەو حاڵەتە تەماشاکەی ئەم دینە دینی پێکەوە ژیانە بە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسەلمێنرێ کاتی عاهدەکە لەگەڵ نەسڕانیەکانی نەجرانە نەجران بە قەشە و بە پیاوە ئاینەکانیەوە مجموعەیەکی زۆریانیان بۆ مەدینە ماوەیەکی زۆرە مێننەوە لە مزگەوتا میوانداریانەکە و لەگەڵ یانەگەوێتە گفتوگۆ و عاهدیان بۆ ئەنووسێ کەواتە ئەم دینە دینی پێکەوە ژیانە و ئەو حیکمەتی ئەوەش کە ئەوەندە لە قورئانە باسی دینەکانی پێشوەکە باسی پێغەمبەرانی پێشوەکە بەو پەڕی ڕێز و احترامەوە باسی
قرآنك فرمي إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى، يعني مجموعين لأحكام الإسلام هل صحف إبراهيم وموسى وهاتوا كجير ريزي هم دين كان هم إبراهيم وموسى لا مسيح كان معتبرا وين فرموا صحف إبراهيم وموسى وعيسى بس عيسى ناكا چونك عيسى لا يهودي كان معتبرني بلان ديت أو بيغمراني كلا هم دين كان معتبرا معناه بدواي خالك أو بشاقري لقال يعني بويا موضوع زور دامنا داره يعني توانين زورتر قصيلة سركين سپاس دكتور نجيب خان تو باسي لبياب وباسي بيع عقبي دوم وكر ناسرا وشبه بيعة النساء يعني حفتا وسيا بياود وآفرت أكري بلين يعني آفرتان لم بيعة ورولي كي جرين يا زميني كي جرين جان دروس كر بويك لسات وكاتي هجرتك بۆ خۆیان کار ئاسانی بکەن و بڕۆن لەگەڵ بە تایبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر کە لە مەککەوە دەرەچن بەرەو مەدینە یعنی ئایا ئافرەتان دەرچوون لەگەڵ چیان کرد چۆن توانیان ئەوانش بۆ خۆی ڕۆڵیان هەبێ لە ئەو کار ئاسانیان بۆ بکەن بۆی ئەوان بتوانن ئەو کاتی ئەو واقعی کە لە قوڕەیشا بوو کە لە مەککا بوو تەجاوزی بکەن. بەڵێ بێگومان ئەو ینی کۆچکردنی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم مسلمانان بۆ مەدینە دەرەنجام و نەتیجەی ئەو دوو بەیعەیە بوو بەیعەی عەقەبە بوو چونکە وەکو ئاماژەمان پێیاکە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بۆی دەرکەوت یعنی کە زەمینەیەکی لەبار لە مەدینە هەیە و ئەتوانێت لەوێ دەوڵەتەکەی دامەزرێنێ و حەزارەتی ئیسلام لەوێەوە دەست پێ بکە. ئەم بەیعەیەش کە ئاماژەمان پێ ئافرەت بەشداری تیا کرد هەر ئەم ئافرەتانە کاتێک کە ڕۆیشتنەوە لە دوای کۆچەکە دیسانەوە جارێکی تر ئەوان هاتنەوە مەیدان بۆ نمونەیەکێک لەوانە نووسەیبێ کچی کەعب کە لە بەیعەکە بەشداری کرد بوو یعنی ئەبینین لە سیرە چۆن ناوی هاتۆ کە لە دواییشە تەنانەت لە جیهادا بەشداری کردووە لە جەنگی ئوحودا کە کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکەوێتە وەزعێکی ناڕەحەتیەوە ئەفەرمێ سەیری ئەم لامە کرد نووسەیبەیە کە ینی عمارەیە کە شمشێرەوە شوێنێ و بەرگری لە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەکات و لەم سەیری ئەم لامە کرد هەر ئەو مەبینی یعنی ئەمە نەتیجەی ئەوە بوو کە لە بەیعەکە بەشداریان کردبووە لە دواییشا بە هەمان شێوە درێژەیان پێدا بەڵام ئەگەر بینەوە بۆ سەر ئافرەتانی مەککە چ ڕۆڵێکیان هەبووە لە هیجرەتە بێگومان ئەوەی کە زۆر ناوی ئەهێنرێت لە هیجرەتی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ڕۆڵی کاریگەری هەبووە ئەسمائی کچی ئەبوو بەکری سدیقە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ یعنی ئەسما لە حاڵەتێکا بووە کە لەو کاتەیە زانیوێتی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەوێ کۆچ بکات و تەنانەت پێغەمبەری خوا کاتێک کە ئەچێتە ماڵی ئەبوو بەکری سدیق ینی بە ئاماژە بەوادا کە ئەوێ کۆچ بکات بەڵام ئەوان تێئەگەن یعنی ئەزانن کە مەبەستەکە چێ بۆیە لەو کاتەیە ئەوان ینی ئەبنە شوێنی پاراستنی ئەم نهێنیە یعنی کە وەکو نهێنیە وەکو سڕێک کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەوێ کۆچ بکە بەڵام هەم خات و ئەسما هەم خات و عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەبنە هۆی پاراستنی ئەم نهێنیە و پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم کاتێک کۆچەکات کە قوڕیشەکان پێی نازانن تەنانەت کاتێک کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەڕوا قوڕیش دوای ئەوە پێزانن یەن بۆ ماڵەوە خات و ئەسما ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەخۆی گێڕێتەوە فەرمێ کە هاتن پرسیاریان کردوتیان من چوومە بەدەمیان و پرسیان کەوتیان باوکە لەکوێ وتم نازانم یەکێک لەوانە کە گوایە ئەبوو جەهل بووە زلەیەکی لێ ئەداد لە ئەسما تەنانەت دەفەرمێ کە گوارەکەی پەڕی ینی بە شێوازێکی وا لێە ئەفەرمێ ڕاز ناکەی ئەزانیت لەکوێن ئەویش سوێنەخوا کە نازانێت لەکوێن ئەزانێ هیجرەتیان کردەوە بەڵام نازانێ لەو دەقەیە لەکوێن و گەشتوونەتە کوێ بۆیە یعنی پاراستنی ئەم نهێنیە ئەمە خۆی دەلالەتێکی زۆر گەورەیە بۆی کە ئافرەت بەڕاستی ڕۆڵی کاریگەری هەبووە پاشان هەر لە کاتێکا کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لە ئەشکەوتەکە ئەمێنێتەوە ماوەی چەند ڕۆژێک خات و ئەسما یعنی لە وەزعێکی شابووە کە بۆ خۆی دووگیان بۆ یعنی بەڵام لە شەوی تاریکە بەو شاخەیە سەرەکەوێکە ئەوانی کە چوو بێتنە مەکە ینی لە مەکەوە بۆ مەدینە ئەزانن کە ڕێگاکە چەندێ سەختە و ئەو شاخەش ئەو کێوەشکە
غاری ثەوریتیا بۆ چەندێ ناڕەحەتە سەرکەوتن بەڵام بەو حاڵەتەوە بە زاد و توێشوو بە خواردنەوە سەرەکەوێت هەموو شەوێک ئەچێ خواردنیان بۆ ئەباد یعنی ئەمانە بەڕاستی کاتێک کە باسیەکەین ئاوها باسیەکەین لەوە چێ بە شێوازێکی ئاسایی سەیری بکەین بەڵام تۆ وەرە لەو زەمەنە یعنی بگەڕێرەوە بۆ ئەو کاتە ئینسان ئەگەر خۆی بخاتە ئەو موقعەوە ئەو شوێنەوە یعنی ئەنجا ئەزانی کە چەندێ ینی بەشداریەکی گەورە بووە کە چەندێ ڕۆڵێکی کارا بووە لەو کاتەیە کە بۆ شێوازە ئەوان ڕۆڵیان بینیوە یعنی ئافرەتانی تریش زۆر بوون بە هەماشیەوە بەڵام ئەوەی کە زیاتر بازەکرێت بەو شێوازە بوو ئەگەرنا ئافرەتان بە شێوەیەکی گشتی چۆن بەشداریان کردەوە لە کۆچا بۆ نمونە پێغەمبەر ساسەم زۆربەی مسلمانان پێش خۆی کۆچیان کردووە یعنی پێش ئەوەی پێغەمبەر ساسەم کۆچ بکات زۆربەی لە مسلمانان ڕەوانە کردوون بەڵام یعنی ئەمانە ئافرەتیشیان لەگەڵاوە بێگومان خێزانەکانی خۆیان لەگەڵا بووە یعنی ئێمە زۆر جار کە باسی ڕۆڵی ئافرەتەکەین لە هەر بوارێکە نەک لە کۆچە لە هەر بوارێکە یعنی تەنها تەماشای ئەوە نەکەین کەم ئافرەتە خۆی چۆن دەرکەوتووە چۆن چ ڕۆڵێکێ بووە یعنی ئافرەت بەردەوام هاوکاری پیاو بووە یعنی هەر پیاوێک لە مێژووە لە هەر حرەکە و جۆڵانەوەیەکە ئەگەر پیاوان بۆ نمونە لایەنی کۆمەڵایەتی خۆیان زامن نەبوو بێ مەسەلەن ئافرەتێک پاڵپشتی نەکرد بێ کە خەمی ماڵ و خێزانی نەبوو بێ و بێخەم بوو بێ لەوەی کە مناڵەکانی بۆ نمونە کەسێک هەیە سەرپەرشتیانەکە و ئاگایلیانە بەڕاستی ناتوانێت و ڕۆڵێکی گەورە ببینێ ناتوانێت مەسەلەن بێخەم بێت لە ماڵ و مناڵ و لەلایەنە کۆمەڵایەتەکەی بەڵام ئافرەتان بەردەوام لەم ڕۆوە پاڵپشتی پیاوان بوون بۆیە لە کۆچیشا بە هەماشیەوە یعنی ئەو پیاوانەی کە ڕۆشتون یعنی بەس تەنها باسی ئافرەتە پیاوەکان نەکرێ بەڵام بێگومان ماڵ و مناڵیان لەگەڵا بووە خێزانیان لەگەڵا بووە کە ئەمە هەمووی ناڕەحەتی بووە بۆ نمونە ئێمە لە کۆچکردن بۆ حەبەشە بە هەماشیەوە ئەبینین کە ئافرەتان ڕۆیشتون و لەوێت چەندێ ناڕەحەت بوون تەنانەت لە کۆچ بۆ مەدینەیە سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هاوسەرەکەی نایەڵێ بڕوات یعنی ناهێڵێ بڕوات بەوەی کە مەسەلەن کۆچ بکات ئەبینین ینی ڕێگەی لێگرن دوایەوە قەوم و کەسوکارەکەی خۆی بە هەماشیەوە مناڵەکەشی لێ ئەسەنن تەنانە سجنی شیەکەن یعنی بەوەی کە نێڵن بڕوات و کۆچ بکات لەگەڵ مسلمانانە بەڵام ئەبینی یعنی ئەو کۆڵی نەدا بەردەوام بوو هەتا دەرچەیەکی دۆزیەوە بۆی کە ڕۆیشت و ئەویش لەو کۆچکردنا بەشدار بوو یعنی ئافرەتان بە زۆر شێواز ڕۆڵیان بینیوە بەڵام ئەوانەی کە دیاربوون بەڕاستی ڕۆڵی زۆر کاران بینیوە زۆر ڕۆڵی زۆر کاریگەریان هەبووە بەوەی کە توانیویانە بەشێک بن لە سەرکەوتنی ئەو ڕوودا بەڵێ جگەلەوە بە بڕوای تۆ یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی هەر ئەیویست ئافرەتان وەکو چۆن ئەڵێ وەکو ئەوانش پێکاتێکی تری کۆمەڵگا بەشداری بکەن یاخود هەر بۆ خۆی واقعەکەی مەکە و ڕۆشتن ئاڕاستەکە بەرە و یەسری بوای ئەکرد کە ئەوایە ئەو ژنانەش بەشداریان بکرد ینی بۆ خۆی هیچ ئاماژەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە لەناو ئەوانایسە بۆ نوێ تۆ باسی بەیعی عەقەبەی دووەمت کرد کە ئافرەتیان لەگەڵ بووە یعنی ئایا خۆی داوای ئەکرد بەشدار بن یاخۆی واقعەکە بۆ خۆی دروستی کردبوو خۆی هەم واقعەکەش و هەم پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم مەبەستی بووە یعنی کە ئافرەتان بەشدار بن بۆ نمونە وەکو ئاماژەم پێیا لە سەرەتای وەحیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی کە بۆی ئەهات بۆ ئافرەتانیش و بۆ پیاوانیشی باس ئەکرد مەسەلەن لە ئایەتەکان لە تەنانەت ینی لە هەر حکمێک ئەهاتە خوارەوە مەسەلەن هەر بابەتێک بووە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئافرەتی جانە ئەکردەوە بۆ نمونە مەسەلەن تەنها کۆڕ و کۆبوونەوەکانی پیاوانی تیابێت یعنی هەر لە خێزانەکانی خۆیەوە هەتا کچەکانی هەتا ئافرەتانی هەموو مسلمانان هەمووی بەشداری پێ ئەکرد هەمووی ئەویست یعنی مەبەستی بوو کە ئافرەتان چونکە وەکوتم ئەمە یعنی خیتابەکە بۆ ئافرەت و پیاو بوو یعنی ئەمە ئەبینین ئەگەر سەیری ئاەتەکانی قورئان کەین لە زۆربەی ئاەتەکانە بە ئاماژەی پێداوە ئەگەر بابەتەکە شتێکی گشتی و گشتگیر نەبوو بێت بۆ نمونە المؤمنین والمؤمنات القانتين والقانتات يعني لە زۆربەی ئاەتەکانە کاتێککە باسی پیاوانەکە بە دوایە باسی ئافرەتانیشەکە کەواتە ئەمە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم خۆی مەبەستی بووە کە بەو شێوازە بەشداری بە ئافرەتان بکە بەڵام لە هەمان کاتیشا واقعەکەش کە ئەهاتە پێشەوە پێویستێ کرد بۆ نمونە ئافرەتان کە بۆ خۆیان ئەزانن خۆی پەروەردگار خیتابێکی بۆ ناردون و ئەبێ باوەڕدار بن و ئەبێ بەشداری بکەن لە هەرچی ئەو پەیامانەیە کە بۆ ئیسلام بۆ هێناون بێگومان هەر ڕووداوێک بێتە پێشەوە بەشێکە لەو پەیامە و لەو ڕیسالەیە بۆیە ئەمانیش بە هەمان شێوە واقعەکەش وای ئەکرد کە ئافرەتانیش بەشدار سوپاس من ئەمەوێ ناوبڕێ وەربگرم دوای ناوبڕەکە بەردەوامە بین
بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕێینەوە لاتە. دووبارە سڵاو. کاک بەکرد پێشتر کە تەواوت نەکرد وەڵامەکانت باسە گرنگی و ڕۆڵ و بایەخی بەندەکانی وەسیقەیە بڵێن سەحیفەی مەدینەت کرد. لەوانەیە زۆر جابوتێت دەستورە زاراوەیەکی تازەیە دانراوە، لەوانەیەوەش قسەی خۆتان هەبێ لەسەری، بەڵام ئەوی کە پێی وتراوە لە ڕابردووە وەسیقەیە بۆ یاخۆ بیا بڕوانامەی مەدینە کە کراوە بە کوردی. گرنگی بەندەکانی ئەم بڕوانامەیە لە چیایە؟ ئەو بڕوانامەیە بەتایبەتی لە زۆر لە ڕاهەندە ئینسانیەکانەوە کە قسەی لەسەر. من ئەزانم ئەو بڕوانامەیە بازدانێکی گەورە و بازدانێکی کومامەزە دکتۆر سەواز نابی ئیشارەتیە، بازدانێکی حەزاری بوو، ینی کۆمەلگەی مەدینە، کۆمەلگەی محیط و دەوروبەرەکەی لە کۆمەلگایکی خەڵکیەوە خستە ناو کۆمەلگایکی ڕێکخراوی دیسیپلین کراو کە سەرۆکی هەیە، کە ڕاوێژی هەیە، کە ئەحکامی هەیە، کە تەشریعی هەیە، کە کۆمەڵێک مەبادی ئەساسی هەیە لەسەر ڕێیەکەون، کە ئیتیفاقێک هەیە نابێ بشکێنرێ، کە ئەمنێک هەیە نابێ خەرق بکرێت، کە بازرگانی و تجارەتێک هەیە نابێت تێک بدرێ، کە تەحالوفاتێکی پێشووتر هەیە نابێ دەستکاری بکرێ، ڕێز ئەبێ لە پێکهاتی نەتەوە و پێکاتکردنەوەتەوە کاتی خۆی نەبە خێڵ هەبووە پێکاتی خەڵەکان بگیرێ. ئەم شێوازە ڕێخستنە پێشتر هەموو جزیرەی عەرەب بەخۆی نەبینەوە. جەنابی دکتۆر ئیشارەتی بۆ نظامی خێڵێکی عەرەبی ئەمیرنشینی تیا بووە، مەسەلەن خێڵی تیا بووە، دەسەڵاتی تیا بۆ شتیا بووە، بە زەمانە هەموو لە قەڵەمڕۆی و فارزیا ڕۆما بوون یا لە قەڵەمڕۆی چێکان نابوون و دەسەڵاتان نابوون کە لەو کاتا بوون. بەڵام ئەمە شتێکی تازەیە، سەر بەخۆیە، سەر بە هیچ چینێک هیچ چیەتێک نییە. ئەو قوارەی کە سەناوی خواری ئیسلام و پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵاتو وسەلام سەرۆکەکەیتی ئەم قوارە تازەی دروست کردووە. ئەو ئەحکامانەی کە لە سەحیفەکان من دیون لە ڕاستیان من وەکو کەسێک هەم دیراساتی دەستوریم هەیە هەرچەند متەواضیع بەڵام هەندێک شتێ زانم، هەندێک ئەحکامی گشتی تێدایە لە بنەوە ئیتفاقێکەیە لەو ئەحکامە دەستوریانە ئەچێت کە ئێستا لە دەستورە باسی لێواکرێ، وەکو مەسەن ڕێخستنی پەیوەندی نێوان ئینسانەکان، ئەحکامی سلم، ئەحکامی حرب، پاراستنی ئەمن، پاراستنی بەرژەوەندی گشتی، بژێوی گشتی کە ئێستا پێڵێن میزانیە کاتی خۆی کە ئەوە بووە، لە ئەو تەحالوفاتانەی کە هەیە کە ئێستا علاقاتی لەو دەوڵەتە بەشبەشۆنێکی دیکەوە، ئەنجا ناساندنی پێکهاتەکان وەکو خۆیان، پێکهاتە دینیەکان، پێکهاتە ئاینزاییەکان، پێکهاتە خێڵێکیەکان ناسینیان و ئیعتراف پێکردنیان کە ئەمە بریتێت لە چۆن تەعالیمی عوسوەت الئومە و پاشانیش دەساتیرەکان دەبێت لەناو پێشەکی دیباجەکەیە لەناو ئەحکامەکانی دەستورە ئیعترافی تێدا بێ بۆ مکەوناتانەی کە لەو دەوڵەتایە هەن، ئەوانەی کە ڕئیسین، ئەوانەی کە تابعی ئەوان، ئەوانەی کە بەشوێنی ئەوانەوەن. ئەنجا لە دەرەوەی مجتەمەعی مەدینە کۆمەڵێک خەڵک هەبوون تەحالوفاتیان لەگەڵ لەناو ئەو کەسانە هەبووە کە سەحیفەکە باسی کردوون. ڕێز لەوانەش گیراوە کە ئەم ڕێخستنێکی زۆر تازە بوو بە هەموو مانایەک. من وا دەزانم نەک لە جزیرەی عەرەبە لە هەموو منتیقەکەیە ڕێخستنێکی لەو جۆرە بۆ کۆمەلگا، ڕێخستنێکی سیاسی بەو شێوازە نەبووە لە تاریخی میلەتانی پێشووتریشان نەبوو. ڕاستە هەندێک ئەحکام بۆشت بووە، بەڵام ئەم ڕێخستنە سیاسیە دیسیپلین کراوە، کاریگەرە گرنگەی کە تیایدا لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەخلاقی و حتا لە ڕووی ئەمنی و لە ڕووی نەفسی و ئینسانەکان بەیەکەوە گرێبە نەبووە. بەداخۆ دوایی کە جوولەکە هەڵیان ناو و شتەکانیان تێشکان ئەوە مۆزوعێکی دیکە بوو، وەگەرنا بە بڕای من ئەو سەحیفەیە پێشکەوتووترین نەسە لە کاتی خۆیدا و تێکستە لە کاتی خۆیدا کە نووسرا بێ و ژیانی کۆمەلگای ئەو کاتی ڕخست بێ. بەڵێ سوپاس دکتۆر سەباح. ئەگە قسە لەسەر چەمک بکرێ بۆنمە چەمکی ئیسلامی، یعنی بۆم سەحیفەیە یاخود بۆچی ئەو دەوڵەتەی کە لە مەدینە پێغەمبەر صلی الله علیه و سلم دروستی بۆ ناوی نانا دەوڵەتێکی ئیسلامی، یعنی هیچ بەڵگەنامە و دیکۆمنتێکی مێژووی نییە کە چۆنەڵی تەسمیه کردبێ بە ئیسلامی، ئەمە بۆ خۆی چ ئاماژەیەک؟ ئەم پاشگیری ئیسلامیە کە هەیە ئێستا لەڕاحەڵەت فعلی ئیسلامیەکان بووە لە بەرامبەر شەپۆلی سووری مارکسیزم و کۆمونیزم کە هاتە جیهانی ئیسلام، چونکە مارکسیزم و کۆمونیزم کە هاتن تەنانەت قۆرخی عیلمیان کرد، تیۆریە زانستیەکان وەرنەگیران تا ئەوان ئیمزایان نەکردا لە ڕووی ئایدۆلۆجیەوە. یعنی بۆی هاتن مەسەن اقتصادی مارکسیان دانا، دەوڵەتی مارکسیان دانا، حیزبی مارکسیان دروست کرد، چیان دروست کرد لە مقابلی ئەو هەجمەوە، چونکە هەموو شتێکی تازە خەڵک دوایەکەوێ. مفکرە موسڵمانەکان هاتن وتیان ئێمەش اقتصادی ئیسلامیمان هەیە، دەوڵەتی ئیسلامیمان هەیە، حیزبی ئیسلامیمان هەیە. ئێنا لە توولی تاریخی ئیسلامە، یعنی ئەو تاریخە دوور و درێژە ئێمە نەمان بینی دەوڵەتێک ناو بنرێ بە ناوی دەوڵەتی ئیسلامیەوە. دەوڵەتی عەباسیمان هەیە، دەوڵەتی ئومەویمان هەیە، حتا ئەنوو دەوڵەت و بەنی ئەیوب، دەوڵەت و بەنی العەباس. دەوڵەت یعنی نۆرەی دەسەڵاتی ئەوان، چونکە دا لەیە دوولو، یعنی ئاڵوگۆڕ و نۆرە هاتن. وتلکە الأیام نداولها بین الناس، یعنی ئەو ڕۆژگارانە ئاڵوگۆڕیانەکەین، دەساودەستیان پێکەین لە بینی مەردومە. خوا فەرمێ
کەواتە مەسلەی دەوڵەت و دەوڵەتداری لە تاریخی ئیسلامیا سابقەی نەبوو ناو بنرێ دەوڵەتی ئیسلامی یا دەوڵەتەکە مثلا حەزەتی عومەر ناوی ئەمیر المؤمنین بوو ئەبوو بەکری صدیق ناوی خەلیفەت و ڕەسوول الله نەهاتون شتێک بڵێن ناوی بنێن ئیسلامی من ئەویش ئاخر لە ببوورە لەوە بپرسنایی بۆ هۆکاری چی بۆ مەدینە باسەوەی مەدینە چونکە شتەکە بە شێوەیەکی سروشتی لەدایکە بێ ناوێت دەوڵەتێک بێت تەنها موسڵمان تایە بژی ناوێت مەدینە تەنها موسڵمانی تیا بژی غێری موسڵمانیش تایە ئەژی کەواتە تۆ کە ئاڵایەکەڵەکە ئەگەر بتێ ئەو ئاڵایە ئاڵای دەوڵەت بێ نابێ گروپێکی لێ ئیسیسناکەی مجموعەیە گروپی تێ بکەی یا تایبەت بێ بە خەڵکێکەوە خەڵکانی لێ بکەیتە دەرەوە نە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی ویستووە یعنی دەوڵەتی مەدینە تەنها دەوڵەتی موسڵمانان بێ غێرە موسڵمان حەقی بوونی نەبێتایە نە ئەبوو بەکری سدیق ئەوەی ویستووە نە عومەری کوڕی خەتاب نە عوسمان نە عەلی دواییش کە خلافەتی ڕاشیدە نامێنێ خەلیفە ڕێناسەکان نامێنن قۆناغێکی تازە دروستە بێ دەوڵەتەکە بە ناوی عشیرەتەکانەوە دەوڵەت و بەنی ئومەیە دەوڵەت و بەنی العەباس دەوڵەتی بەنی بووەی دەوڵەت و بەنی سەلجوق سەلاجیقە دەوڵەت و بەنی ئەیوب ئالی عوسمان بۆ چونکە دەسەڵات شتێکی دنیاییە شتێک نییە کە تۆ بێنی بڵی وەڵا ئەوەی کە موسڵمان بێ حەقەتیایە بژی ئەوەی کە بەهەشتیە بەل بۆ چوونی من حەقی وجودی هەیە و حەقی هاوڵاتی بوون و هاونیشتیمانی بوونی هەیە بەڵام ئەوی تر کەوانیە حەقی هاونیشتیمانی بوونی نییە بەڵێ بە بڕوای تۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو ناوەشینەنا دیراسەی ئەوەی کردبوو یعنی پێشوەخت لە ناو مەدینە کە لەوانەیە بەریەکەوتن هەبێ لەوانەیە ئەمنیەتی مەدینە بکوێتە مەترسیەوە چوزام لەوانەیە یعنی ئەو پێکاتانەی مەدینە نەتوانن پێکەوە بەحەوێنەوە یعنی بۆیە هات ئەم وەسیقەی دەرکرد و تایتڵێکی ئیسلامی نەدایەکە هەمووی بڵێ لەژێر ئەوا کۆبێتەوە وای عەمەلەن پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی بڕیاردەر بوو بۆ خۆی سەرۆک بوو فەرمانڕەوا بوو دەسەڵاتدار بوو یعنی ئەمە فێری ئەوەمانەکە کە ئێمە زۆر بە دوای وشەوە نەبین زیاتر تابعی معنابین وەکو نالێ فەرمێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تابعی معنا دەکات معنا چیە؟ معنا مهمە معناکە چییە؟ دەسەڵاتێکەیە دروستە بێ لە مەدینەیە ئەم دەسەڵاتە هەمووتیایە بەشدارن بەڵام بڕیاردەرەکەی ڕەسوول اللهە لەم دەسەڵاتەیە لە قەڵەمڕەوی فەرمانڕەوایەتەکەیە ئەوەی کە ئامادە بێ هاوڵاتی بێ حەقی پێدرێ هاوڵاتی بێ ئەمجا ئەم هاوڵاتیە ئەرکی لە سەرشان هەیە و ماف و ئیمتیازاتیشی هەیە پابەند بێ بە فەرمان و ئەرکەکانی متەمەتیع بێ بە ئیمتیازات و جیاوک و مافەکانیشی ئەوە حەقیقەتی مەوزوعەکەیە ئەمە متەرەقیترین و بەرزترین ڕوانینێکە بۆ ئەرکی دەوڵات کە 1400 ساڵ لەمەوبەر ڕەفتاری پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئوسلوب و هەڵوێز وەرگرتنی ئەو بۆ ئێمەی ئەمڕۆی دەستنیشانەکە یعنی بۆیە پێغەمبەر نەهات ئەمجا هەدەفی ئەم ڕیسالەتی ئیسلامە هەدەفێکی تەنها دنیەوی نییە کە تەرکیز کاتە سەر دەوڵەت و دەسەڵات وەلایەنە ئاخیرەتیەکە لایەنە معنەویەکە لایەنە ڕیسالیەکە ڕەچاونەکە یعنی بۆیە بەشێ لە بیرمەندەکان هەڵێن دەوڵەت لە دەرەوەی ئیهتیماماتی ڕیسالەتی ئیسلامە چونکە ئیسلام فراوانتر لە دەوڵەت بیرەکاتەوە چونکە کە باسی دەوڵەتەکرێ یعنی بێت باوەڕ بە سنوور هەبێ یعنی کە تۆ دەوڵەتێکی ئیسلامی دانەی ئەم دەوڵەتی ئیسلامی کە سنووری هەبوو کەواتە ئیسلام تەنها حەقی تەواجودی هەیە تەنها لەو سنوورەیە بەڵام ئیسلام داوایە بانگەوازە پەیامە ڕوانین و ڕوانگە و تێگەیشتنە بۆ دەرەوەی سنووریش بۆ مەسائلی دەوڵەت ڕێنمایی هەیە یاسا و ڕێسای هەیە و تەواو بەڵێ سپاس دکتۆر نەجی بەخانی یەکێک لە عقلیەتی هۆزگەرایی عەرەبی لەو کاتانە زیندە بە چاڵکردنی ئافرەتان بووە جیاوازی نێوان ئافرەتان و پیاوان بوو بە شێوەیەکی گشتی ئافرەت وەکو یعنی مامەڵەیەکی وەکو بەردەستی و کۆیلەیەک لەگەڵا ئەکرا لە هەندێ مامەڵە یاخود ئەوەی کە باو و باسەکرێ کچان زیندە بە چاڵەکران هەرچەند لە ناو مەدینە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەوڵەت بنیادەنێ و وەسیقە دەرەکە و مزگەوت بیناکرێ و برایەتی دروستەکە شتێک نییە بە ناوی جیاوازی
پیا و ژنەوەیە ئەمە ژنانە ئەوە پیاوانە ئایا تا چەند کە بەشداری ژنان وەکو تۆ پاست کرد لە پێشووترا کە هاتنە پێشەوە بەشداریان کرد لە ناو ڕووداوەکەوە لە بیناکردنی ئەو حەزارەتەی کە باسیەکەن لە مەدینا بیناکرانی تا چەند ئەمە کۆتایی بەو عقلەتە و بۆ کەلتورە ژێناو جارێکی تر ڕۆڵی ژنانی بەبێ جیاوازی هەنایە پێشەوە لەگەڵ پیاوانە. بەڵێ بێگومان وەکو ئاماژەمان پێیانی کۆچکردنی پێغمبەر سەلام ڕاستە لە ینی کۆچکردن بوو لە شوێنێکی جوگرافیەوە بۆ شوێنێکی تریانی وەکو شار و وەکو جێگا بەڵام ئەبێ ئێمە تێڕوانیمان وابێ بەڕاستی کە کۆچکردن کۆتایی پێ نەهاتووە و ئەمە دیاردەیەکە کە بەردەوامە بۆ ئێمەی مسلمان ئەبێ بەردەوام ئێمە ینی ئەو مەهامەی کە کۆچ لە کاتی خۆیان پێی گەیشتووە دەرەنجامەکەی هەتا ئێستا ئێمە ئەیبینین ئەبێ ئێمە هەوڵ بدەین ئەو مەهامە لە ئێستا ئێمە بەردەوام بین لەسەری بەوەی کە پێغمبەر خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ المهاجر من هاجر من الخطايا والذنوب يعني هیجرەتکردن ئەوەیە کە تۆ لە خراپەوە بڕۆی بۆ چاکە یعنی لە ئێمە ئاماژەمان بەوەیە کە شاری مەکە شوێنێک بوو پێغمبەر خوا صلی الله علیه و سلم نەیتوانی پەرە بە بانگەوازەکەیدا بۆچی لەبەرەوەی شوێنەکە گونجاو نەبوو کەواتە شوێنەکە خراپ بوو و لە شاری مەدینە شوێن و زەمینە سازیەکی باشتر بوو کەواتە بەردەوام کە ئینسان لە خراپەوە بڕوا بۆ چاکە لە هەر بوارێکی ژیانە بێ ئەمە کۆچکردنە یعنی تۆ لە حاڵەتێکی خراپەوە ئەڕۆی بۆ حاڵەتێکی باشتر ئەمە ئیسلام داوای ئەوەمان لێەکە ینی مەهامی کۆچ ئەوەیە کە ئێمە بەردەوام بین لەسەر ئەوە بەردەوام لە گۆڕانکاریا بین بەرەو باشتر بەرەو قۆناغێکی گەشەکرد و زیاتر و بەرەو خزمەتی زیاتر بە دەوروبەرمان بە کۆمەلگا بە هەموو شێوازێک جا ئێمەی ئافرەتان بەڕاستی زۆر زیاتر پێویستمان بەوە هەیە چکە لە ئێستاە بەڕاستی بەداخەوە ینی بەناوی مافی ئافرەت و بەناوی کۆمەڵێ دەستەواژەی تازەوە کە هێنراوەتە پێشەوە یعنی وا کراوە کە ئافرەت بەردەوام خۆی بە مەزڵوم بزانێ يعني بەردەوام وا هەستەکەی تۆ یعنی لە حاڵەتێکای کە زوڵمت لێکراوەکە مافت خوراوە لە کاتێکە وانە یعنی ئەمە ئەبینین ئافرەتان زۆر بە شێوەیەکی نۆرمال بە شێوەیەکی ئاسایی بەشداری لە ژیانی گشتیا هەیە بەشداری لە هەموو قۆناغەکانە هەیە ڕاستە ئێمە لەوانەیە تێبینیمان هەبێ لەوەی کە ئافرەتان لە ئاستی باڵایە و لە ناوەندی بڕیار و لە پێگەیەکی دیاری کراوە کەمن ڕێژیان کەمە بەڵام لە ژیانی گشتی ئافرەتان بەردەوامن یعنی لە هەر شوێنێک تۆ ئەبینی ئەمڕۆ ئافرەت تیا ئەسپی خۆی تاوداوە کە ئەمەش یعنی بە ئەتوانین بڵێن بەو ئافرەتانەشەوە کە ملتەزیمن و کە ئەتوانین بڵێن بەمانە ئیسلامەکە یعنی ئیلتیزامی تەواویان هەیە بە ئاینی پیرۆزی ئیسلامە و لە ڕووی پۆشاک و لە ڕووی هەڵس و کەوتەوە یعنی لەگەڵ ئافرەتانی ترا تێکەڵین یعنی شتێک نییە جیاوازی هەڵبەتە بێ بیشە یعنی ئیسلام بۆ خۆی ڕوبەرێکی فراوانی بۆ ئافرەتان دەسەبەر کردووە کە شان بەشانی پیاوان يعني لە ژیانکردنا بەردەوام بن و مشارەکەیان هەبێ لە فەزای گشتی بەدڵنیاییەوە یعنی شتێک نییە مەنعکرابێ لە ئافرەتان و مەسەلەن بۆ پیاوان ڕێگە پێدراوە بێ و بۆ ئافرەت ڕێگە پێدراوە نەبێ ئیلا مەگەر لە حاڵەتێکی زۆر نادیرە کە ئەمەش زۆر کەمە ئەگەرنا ئافرەتان وەکو پیاوان بەشدارن و لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن بەشداریان پێکراوە لە ئێستاشا ئەو زەمینەیە لەبارە بۆ ئێمەوە ئێمە ئەتوانین ئەسپی خۆمان تاو بدەین لەو بوارەیە. بەڵێ سوپاس نەژی بەخان دکتۆر سەباح ئەگەر بە کورتی شتێکت مابێ وەکو دو قسە لەسەر کۆی تەوەرەکانی بەرنامەکە لەم ماوەیە هەندێ باس و بابەتمان وروژان لەسەر هیجرەت. بێگومان هیجرەت بەردەوام خوێندنەوەی بۆ ئەکرێ یعنی هەموو بیرمەندەکان ئەرکی سەرشانیانە ساڵ بە ساڵ تازەکردنەوەیان هەبێت لە فەهم و تێگەیشتن و وەرگرتنی پند و دەرس و خوێندنەوەی تازە بووی ئێستا لە بەتایبەتی دنیا لە قۆناغێکی گوزەرا تێپەڕێ مەرحەلەیەکی ئینتیقالی دەستی پێ کردووە گۆڕانکاریەکان پەیتا پەیتا دەڕۆن پێداویستی مرۆڤایەتی بۆ خوێندنەوەی چەند بارەی هیجرەت ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێ بەتایبەتی کە ئێستا ئینسان خەریکە لە خۆی بێگانە ئەبێ لە خۆی بێگانە ئەبێ لە دین لە شناس لە ئینتیما بێگانە ئەبێ کە ئەگەینە هیجرەت ئەبێت جارێکی تەرکیز لەسەر شناس بکەینەوە کە ئەگەینە هیجرەت ئەبێ جارێکتر تەرکیز لەسەرەوە بکەینەوە ڕیسالەتێکمان هەیە ئەم ڕیسالەتە لە چوارچێوەکە خەریکە قەتیسیەکەین ئێمە ئینطلاقمان نییە وەکو سەحابەکان زۆر شوێن هەیە لە دنیا ئێستا خواخوایانە بانخوازێک بچێت لە ناویانە بژی فێری ئیسلامیان بکە
ئەم هەموو داعیە کە ئێستا لە جیهانی ئیسلامیە هەیە و بەشێکیان بوون بە کێشە لە جیهانی ئیسلامیە ئەگەر بیبەی لەوێ داینێ ئەتوانێت خزمەتێکی زۆر بکە بەڵام ئامادەیی هیجرەتی تیانە گرنگترین دەرسێک ئێمە لە هیجرەت وەریەگرین ئەوەیە سەحابەکان چۆن خۆبەخشانە ئامادە بوون واز لە دیار و نیشتیمان و زێدی خۆیان بێنن واز لە ئیمتیازاتی عەشیرەت و قەبیلە و ئەمانە بێنن بەدەستی بەتاڵ ڕووکەنە دوا ڕۆژێکی نادیار بە حساباتی ئێمە بەڵام چوون و ئیسلامیان گەیان بەم وەزعی کە ئێستای بینین ئەڵێن لە جیهانە نزیکەی 2 ملیار مسلمان هەیە بەڵام ئەم 2 ملیارە مسلمانە ئەگەر معایشەی هیجرەت نەکا جارێکی تر و ئامادە نەبێ ئینطیلاق بکە لە ماڵەکەی خۆی بێتە دەرەوە لە شارەکەی بچێتە دەرەوە پەیامەکەی بگەێنێ بەڕاستی ئێمە تا ئێوەرەگەر یادی هیجرەتیش بکەینەوە هیچێکی ئەوتۆمان نەکرد باشە تۆکو یەک لەلایەکو مامۆسایەکی زانکۆ کە لە بوارێکی ئەکادیمیا کارەکەی و لەلایەک و بەرپرسی ناوەندێکی هزری بە بڕوای تۆ ناوەندی ڕۆشنبیری و فەرهەنگی کوردی وەکو پێویست یا بڵێن بعد جای نەکەمەوە بڵێم ئیسلامی توانیوێتی ئیش لەسەر ئەوە بکات توێژینەوەی بابەتیانە و بەهێز یعنی لەسەر ڕووداوەکانی مێژووی ئیسلام بە گشتی و بە تایبەتی ڕووداوی هیجرەت کە مەسەلەی دەوڵەت و دەستوری مەدینە و ئەو کارانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو مەدینە کردی لە نێوان موسڵمانان توانیوێتی هیچ بکات وەکو پێویست کتێبخانەی کوردی سەرچاوی کوردی تایە ئیش لەسەرەوە کراوە هەندێک محاولات کراوە بەڵام هیچی نەگەشتۆتە ئەو ئاستە داهێنەرانەی کە ئێمە پێویستمان پێێتی یعنی ئێستا ئێمە بگەڕێنەوە کتێبخانەی کوردی ئەو کتێبانی لەبارەی سیرە و ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نووسراوە یا تەرجەمەی کتێبانێکە کە لە هەفتاگانی سەدەی ڕابردووە نووسراوە یا کۆکردنەوە یا وەرگرتن و ئامادەکردن لە حاڵەکە ئەمە ئێستا ڕەنگە غەربیەکان یا ئەوانەی کە لە دیراساتی ئینسانی و سۆسیۆلۆجیا ئیشەکەن باشتر دەرک بە مۆزوعی هیجرەت بکەن چونکە ئەبعادی زۆر جیاوازی هەیە و بەشداربووان لە مەسلەی لە پرۆسەی هیجرەتەوە کاتی ئەچنە مەدینە چۆن ئیستیقرارەکەن بەڵام هەدەفی سەرەکیان پەیام و مەبدە قەزیان هەیە یعنی ئێمە ئێستا خەڵکێکی زۆرمان وەکو کورد لە جیهانی دەرەوە هەیە لە ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دەرەوە هەیە بزانین قەزیان هەیە یان نیانە یعنی تۆ ئەگەر بەبێ قەزیە هیجرەت بکەی هیجرەت نەکەی باشترە بەڵام ئەگەر خاوەنی قەزیە بووی لە هەر کوێ بووی خزمەت بۆ قەزیە ئەەکەی بۆیە بێ بەڕاستی ئەوەی کە هەیە گۆڕانکاری تیا بکرێ و بازدانێکە بێ لە مۆزوعەکەیە هەوڵ دەدەین ئینشاءالله وفعلا لە معهدی عالەمی فکری ئیسلامی لەو بوارەوە کاری کردووە و ئەشیکا و ڕەنگە یەکێ لە ئەولەویاتەکانی لە داهاتوە ئەوە بێت ئینشاءالله کاک بەکەکە بە دیوەکەی تریشە ئێمە وەکو بوعدە قانونیەکە باسی بکەین ئایا تۆ باسی خاڵی گرنگت کرد لە تەنانە وڵاتان و باس لەوە کرێ کە تەنانە میساقی نەتەوەیە گرتوەکان و ئەوەی ئاش توانیویانە ئیسفادەی زۆر بکەن لە دەستوری بڵێن یا وەسیقە یا سەحیفەی مەدینە ئایا بە بڕوای تۆ لە ڕووی قانونی و لە ڕووی ئیش پێکردنەوە ئەو بەندانەی ئەو وەسیقەیە لە کوردستانە وەکو پێویست یعنی لایەن لێکراوەتەوە کە وەکو سەرچاوێکی ڕاستەنی بەهێز بەکاربهێنێن بۆ ئەوەی بەندە قانونیەکان یاخود بۆی چۆنەڵێ ئەوەی کە ئەو خاڵە گرنگانی لەناو ئەو بڕوانامایە سوودیان لێوەربگیرێت و چۆنەڵێ ئاوێزان بە بەندی قانونی ئێستا بکرێ وەکو سەرچاوێکی گرنگ نەکرد ملەتی ئێمە وەکو کوردووە هەر عالەمی ئیسلامی بەعموم مقەسر لەو ڕۆ نەیتوانێت سوود لەو مەسایلانە بکرێەوە بینین ئەو کتێبانی کە دکتۆر سەباحی جەنابی شارەتی وەندێکیە بەڕاستی کتێبە کەعەرەبیەکانیش هەر بەهەمان شێو دووباریەکەن یعنی یەک کەس مەبدع لە تاریخە هەڵکەوت ناوی ئیبن هیشام التەهذیبی ئیبن ئیسحاقی کرد و کتێبێکی نووسی ناوی سیرەیە یەک سیرەت ناس لە تاریخە هەڵ نەکەوتەوە تەجاوزی کتێبە بکە ئەوە جەنابی دکتۆر ئەگەر لێرە لەوان سەدان کتێب نووسابێ ناتوانێت بکەن عەقڵی ئیسلامی لەم قۆناغی ئێستاکە عەقڵێکی مبدع نییە لە هیچ شتێکە تا بتوانین لەو مەجالەیە بدعەتی بەڵام من پێم وایە قاڵێکی گرنگ هەیە کاک ئارەمیستم بڵێم کە خاڵێکی گرنگە هەر لەوانە پێویستی بە سیستەمە سیاسیەکەەوە بێت لەوانە پەیوەندی بەوە هەبێت کە حاڵەتی ئینکیسار و تێکشکانی دەرونی لەم ناخی ئینسانی مسلمان هەبێت بەکەم و کورتیەوە باسی پێغەمبەرەکەی خۆی بکە پێی ئەیبێ باسی بکە لە کاتێکە غەربیەکان من شتێکم لەلا بە زۆر سیر بوو لە مودای 2 سەدەیە غەربیەکان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بە مەجموع 50,000 کتێبن تەلیفیان هەیە بۆ تەشویقکردنی سیرەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام هەندێکیان شتیان بە ئینساف و نووسی و جنا یەک پارچە هەمووی هینە ئەکادیمیای گەورە لە ئەڵمانیا هەیە لە ئیسپانیا هەیە بۆ دیاسەکردنی سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە کاتێک کە باسی سیرەت دەکەین ئەبێ لەو حەقەتە گەورەی تێبگەین کە ئێمە باسی تاریخ ناکەین باسی سیرەتی پیاوێ ناکەین مەضى عليه الزمن
زەمان بەسەرەتی پەڕی گوزارا باسی پیاوێکین کە سوڵتانی ئەو پیاوە لە قەبرەکەی لە سوڵتانی 100 پیاوی ئێستاکە کە زیندون زیاترە ملیۆنە بەشەر بێنە دەسەڵاتی هێنم تاریخەیە کە باسی کرد سەڵاوە لەسەری نادرێ ئەو لە قەبرەکەش سەڵاوەتی لەسەر درێ سوڵتانی ئینسانێک بەم دەرەجەیە بە درێژایی ئەم هوقوڵی ئەم تاریخەوە لەناو وەسەتی 2 ملیار بەشەرە ئەوەکەی دیکەشی ناوێت شتێ بڵێ لە هیچ شوێنێکی دنیاوە کەس ناتوانێت سوکاتی بۆ پیامبەر بە ئاسایی شوێنێکی وای دابنیشە ئەم پیاوێکی طبیعی نییە لەبەرەوە قسەکردن لەسەر پیاوێکی زیندوو تعالیمەکانی زیندون سوڵتانی زیندووە هەیمەنەی زیندووە ئەبێ بەم ڕۆحێتەوە تعامل لەگەڵ مەفاهیمەکانی ژیانی پێغەمبەر بکرێ سەلام اون بۆ بڕۆی من مسلمانەکان لە بڕۆ مقصر ناتوانێت و کارە بکەن کوردیش بەشێکە لەو عالەمە ئەویش هەر تەرجەمەکە و هەرکو ئەکاتەوە شتێکی ئەوتوی پێ ڕاستە سوپاس نەجی بەخان هەستەکەم پێویستی بەوە کاتەوە ئەگەر ئیزافەیەکت هەبێ بۆی یەکسانی کەمەوە قسەکانتان وابزانام ماوەیەکی زیاترم لە کۆتایە بە دکتۆر سەباح ینی وەکو حەزەکەم یەکسانی کەمەگە ئیزافەیەک تێ لەسەر قسەکانیەوان تعقیب یاخود شتێکت مابێنی خولەک تێمێ والله ئاساییە بەڵام ینی منیش هەر ئەمێ ئەوە بڵێم کە بەڕاستی ئێمەی مسلمان مقصرین بەرامبەر بە بەو زاتە گەورەیە کە ینی بەڕاستی توڕاستێکمان بۆ بەجێماوە ئێمە کە هەتا مێژوو هەبێ هەتا دنیا بێ ئێمە شانازی پێوەکەین بەوەی کە توانیوێت ینی لە هەموو بوعدەکانەوە لە هەموو لایەنەکانی ژیانەوە ئەگەر ئێمە پابند بین پێوەی و ئەو بۆ شێوازی کە هاتۆ کاری لەسەر بکەین ئێمە ئەبینە پێشنگ بەڵام بەداخەوە ینی کە کەم تەرخەمین ئەوە بابەتەکە لە خۆمانەوە بۆیە زۆرجار کە ڕەخنە ئەگیرێ بەڕاستی حەق لە مسلمان بگیرێت ینی ئەوەی کە شارەزایی تەواوینێ لە ئیسلام و لە ڕواڵەت و ینی لە کردەوەی مسلمانانەوە ڕەخنە ئەگرێ ئێمە ئەتوانین بڵێن حەقی پێدەین لەبەرەوەی شارەزانێ لەو تووڕاستە گەورەیە لەو پەیامە ئاسمانی کە هاتووە وەکو خۆی ئێمە ئیشمان لەسەر نەکردو بۆیە ئەمە ئەوەمان لێ ئەخوازێ کە بەڕاستی مەش زیاتر بە خۆمان نابچینەوە هەوڵ بدەین کە لە ئاستی ئەو پەیامە گەورەیە بین و هەم پەیامی کۆج و هەم پەیامی ئیسلام بە شێوەیەکی گشتی بەڵێ سوپاس بۆ نەجیبە لەتیف چالاکوانی بواری ژنان سوپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی توێژە لە فکری ئیسلامی سوپاس بۆ کاک بەکر حەمەستێ نووسەر سوپاسانەکەم لە بەرنامەی گفتوگوی تایبەت ئامادە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە مەکۆتایی گفتوگوی تایبەتی ئەمڕۆمان تا گفتوگویەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموولایە.